بنرن خوشتوی اف دمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین است نظیر کادانی دیگل و دم ابو پیشکش کرنا خلک کادیش برنامه و برنامه کردی و جاریجی دیگل وین برز دابین دور تورک گرینگ اوجی خرافیات سرینوی عقله گرینگی و بهای مروف لعقل و لوژیک و زانست دایه هر دما جیهانا عقل و لوژیک و زانستی هات فراموش کرن ادجیانا مروفاندا ای کمپینگاف دی برف جیهانا خرافیات و افسانه و استوران چیتن لورا مفرزانی که ام وی جیهانا عقل و لوژیک و زانستیش دست ندین بحثا وی چندی بکین خرافیات سرینوی عقله مدوید بپرسین خرافیات چیه و هوی درکوتنی چیه شێواز و نمونەکانی خرافیات چین زانایانی کورد بیرۆڕایان چوونە سەبارەت بەم باسە چی بکەین بۆ دەربازبوون لە خرافیات ئەم پرسیارە و چەندین پرسیارن دیتر دەهێنا ئاڕاستەکردن بۆ زەربەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خۆب ناوێ وا خێراتنەکە گەرم جاناوێ سەیدا زۆر بەخێر وێ سەیدا مامۆستای بەڕێز وەکمە ئاماژە پێدا خرافیات سرینەوەی عەقلە و ئینسان گرنگی ئینسان لە عەقل و لۆژیک و زانستدایە ئەگەر ئینسان لەوە دوور کەوت ئەچیت بوو جیهانی خرافیات بۆیە حەزمان کرد بزانین خرافیات چییە و هۆی دەرکەوتنی چییە ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وشەی بە کوردی دەڵێن خرافیات یان ئەڵێن خرافات لە زمانی عەرەبی دەوترێ خرافە و دوای جەمعەکرێ بە ئەلخورافات لە ئینگلیزی پێی دەگوترێ سوپەرستیشن ینی ئەمانە بەیەکەوە هەمووی کۆکەیتەوە شتێک دەرەچێت لە ڕووی زمانەوانیەوە ئەگەر خرافات لە ڕێگە عەرەبیەکێشەوە وەرگیرێ کەسێک کە قسە بکە و قسەکانی خەیاڵ بێ و ڕاستەقینە نەبێ کوردیش پێی دەڵێ فڵانە کەس خرف بووە خرف بووە یعنی واقعدە بەرجەستە نابێ قسەی وا دەکا و قسانە ڕاست نییە قسەی وا دەکا ڕاست نییە جا لە ناو عەرەب قەبیلەیەکە بۆ بە ناوی بەنی عوذرە پیاوێکیان تیا بوو هەر ناوی خرافە بووە قسەکانی کە جێڕاوێتی و لەو نوع بووە قسەی وای جێڕاوەتەوە کەس بە عەقڵ تەسەوری ناکە عەقڵ قبوڵی ناکە ئیتر هەر کەسێک قسەیەکی نامەعقولی بکردایە عەرەب پێی دەگوت حەدیث و خرافە یعنی ئەمە وەکو قسەکانی خرافە وایە کەواتە ئەمە لە ڕووی زمانەوانی و داهێنانەکەی بەس خۆی یعنی ئەم خرافاتانە مەبەستی چییە مەبەست ئەوەیە کۆمەڵە شتێکە ژیانی تۆ یعنی چۆن ئەڵێ بێتە کۆتوبەندێک بۆ ژیانی تۆ هیچ بەڵگەیەکی ئاینی نییە بەڵگەی ئاینی نییە بەڵگەیەکی زانستیشی نییە یعنی ئەو شتانە زۆرن ئەو شتانە زۆر نمونونەکانی ئەبێ ئاماژەی پێ بکەین جا ئەمە کۆمەڵگەی خرافات و ئەو بابەتانە لە چۆ پەیدا دەبێ عادەتەن هۆکاری هەیە یعنی هۆکاری زۆر سەرەکی بۆ ئەوەی کە بڵێ خرافات دێتە ئاراوە دروست دەبێ و قسەی نازانستی و قسەی چۆن دەڵێ نامعقول کە ناچێ بە عەقڵەوە پەیدا دەبێ ئەو هۆکارانە چین هۆکاری یەکەم دەرونیە دەرونی ینی چۆن یعنی بەمانە ئینسانت دیوە جاری وا هەیە بە زانست ئیش دەکا بە ئاین ئیش دەکا دوای کە بڵێن نەخۆشە و پەلەیەتی زوو چاک بێتەوە نە دکتۆرێک توانی چاکی کاتەوە نە لە ڕووی ئاینی و ئەڵە دوعام کردو بۆ شانە ئیتر ئەو کاتە پەنا بۆ هەر کەسێک دەبا هەرچی بێ بڕوای پێ دەکا بۆ چونکە ناومێت بووە لە هەموو چارەسەرەکانی دی کە ناومێت وەکو چۆن دەڵێن کەسێک لە ئاوە خەریکە بخینکێ بۆ پوشێکی بچووکیش بۆ ڕلقی دارێکش پەنا هەر دەبا چونکە دەیەوێت ڕزگاری بێ کەواتە ئەو کۆمەڵگانەی لە حاڵەتی یەئس و ناومێدیدا بژین وایە مەسەلەن سەردەمی شەڕی عێراق ئێران وەکاری دەرونی پێ بڵێم ڕەنگە تۆ لە بیر نەبێت لە بەرتەمەن لە سەردەمی شەڕی عێراق ئێران ینی 22 ساڵی هەشتا شەڕ دەستی پێکرد کە شەڕ دەستی پێکرد وایان زانی ڕۆژێکە و تەواو بێ ساڵێ 2 3 4 5 6 7 8 ئەو شەڕە تەواو نابوو ملیۆن و شتێک خەڵکی کوشت ملیۆن و شتێکی خەڵکی تووشی کەم ئەندامی کرد لەو کاتانە خەڵک باسی خەونی دەکرد فڵان خەونی دی ئەڵە بەیانی شەڕ تەواو دەبێت ئەو دەیگوت خەونم دی فڵان وتی ئەوە دەوە یعنی ئەمە بۆ پەیدا بوو خەڵک ناومێدە نە بە UN ئەوەستێ شەڕ نە بە ئەمریکا ئەوەستێ نە بە رووسیا ئەوەستێ نە ئێران ڕازی دەبێ ئیدی هەرکە ئەمە پێوترێ حاڵەتانە چ لە ئاستی تاک چ لە ئاستی کۆمەڵگە یەئس هەبوو ناومێدی هەبوو خەڵک پەنا بۆ خرافات دەبە حاڵەت دووەم سیاسیە حاڵەتی دووەم هۆکارەکەی سیاسیە لە چی دەبینتەوە لە سیاست جاری وایە مەسەلەن ڕژێمەکان بۆ ئەوەی کە خەڵک بیر لە گرفتەکانی نەکاتەوە شتێکی بۆ دروست دەکەن مەسەلەن ئەنگۆ سەدام سێری مانکن لە ئاسمان ڕسمی سەدامی تایە بە عەرەبی دەڵێن مفەبڕەک لە سەردەمی عەبدولکەریم قاسمیشە ئەو هەبوو لە 50 دەیانگوت عەبدولکەریم قاسم کە کوشتیان ڕسمی ئەو دەموچاوی ئەو لە ناو مانگە ئەم شەو بینراوە ئەمە مەشغوڵکردنی ینی بۆ ئەوەی ئاگامان لە کێشەکانی ئەرز نەبێ
تۆ وا لە منەکەی من هەر سێری ئاسمان بکەم ئەگەم لە بەر پێی خۆم نابێ ئەگەم لە ئەرز نابێ حتا وڵاتە گەورەکانیش ئەمە دەکەن ئێستا کە خەڵک ئەڵێ وەڵڵای ئەم شەو سن تۆ ئەم شەو بۆ خۆ دوعایەکەت کردووە نیە دوعات لەخوا دوعایەکی شەرعیت کردووە تەڵەبێک لە خوددا بووە دوای دەچێت سەربان دەڵێ وەڵڵای نورێکم دی لە ئاسمان دەڕۆی دیدە خەڵک دەڵێ نورێکم دی لە ئاسمان دەڕۆی نور نەبوو ساڕۆخی رووسیا بوو دەچوو لە سووریا لە ئێرهاوی دەدا بۆ نمونە دەوڵەتەکان بۆ ئەوە بشارنەوە ساڕۆخی ئەوان بەسەر وڵاتان دەڕوە چەکی ئەوان بە وڵاتان دەڕوە چی دەڕوە لە ئاسمان چەندین ئێستا فڕۆکەی بێفرۆکەوان هەیە لە ئاسماندا چەندین مانگی دەستکرد هەیە بەسەر وڵاتانە هەمووی سیخوڕی دەکەن جاسوسی دەکەن ئیتر خەڵک وا لێ دەکەن بڵێ وەڵا ئەوە نور بوو خەڵک وا لێ دەکەن بڵێن ئەوە مەلائیکەیەک بڕەد بوو خەڵک ئەمە هەمووی چییە دەوڵەتەکان ئەتوانن حەزیان لێ ئەم شتانە بکەن بۆ ئەوەی من و تۆ نەزانین چی ئەگوزارێ لە ئاسمان هۆکاری تر لە ڕاستیدا ئەوەیە کە چۆن دەڵێ هۆکاری کۆمەڵایەتیە تێکەڵبوونی گەلان جاران کورد پەیوەندی لەگەڵ خەڵکی دەوروبەرەکەی خۆیان کەم بووە گوندێک و گوندێکش لەگەڵ یەکا پەیوەندی نەبووە هەتا یەکێک لە هۆکارەکانی جیاوازی دیالێکتی ئاخەوتنی نێوان خۆمان وەکو کورد هۆکاری دابڕانی جوگرافیە گوندێک ئەگای لە گوندێک نەبووە ئێستا لە سەردەمی تێکەڵاوبوونی گەلاندا بە تایبەت ئێستا جاران عەرەب تێکەڵی فارس بووە فارس تێکەڵی کورد بووە تورک تێکەڵی کورد بووە عەرەب تێکەڵی کورد بووە ئەمان لەگەڵ ئەفغانستان و باشووری ئاسیا و ناوەڕاستی ئاسیا و ئەوروپا هەموو خورافاتانە تێکەڵ بە یەکە بن و دێن ئەوەی پێوترێ خورافات لێرە لە ئەڵمانیا شەر خورافاتە شەرق و غەرب بڕای پێێتی ئەمە ئێستا کە سوۆسیال میدیا هەیە و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە یعنی مشکلی ئەوەیە کەس داوای دلیل ناکات و حەزەکەی پۆستێ بکە پۆستێ بکە بڵێ فڵانەشت وایە هەمووڵەن دەست خۆش بێ دەست خۆش بێ و ناڵن کوا دلیل کە ناپرسن دلیلی ئەمە ئەوە نیشانەی چییە کە پرسیاری دلیل نەکەن نیشانەی نەبوونی زانستە چونکە شت نابێ بەبێ دلیل بێ یعنی تۆ پۆستێ بکە بڵێ فلان مادە و فلان مادە لێک بدەوە و شتێکی ئاوا دروستکە یەکاو یەکە بۆ ئەوەی کەوا لە فلان نەخۆشی چاک بیتەوە هەمووڵەن خوا خێرت بنووسی تەطبیقی کەن بزانن چاکە بیتەوە هێشتا هیچ نەبووە یعنی ئەمە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە کە ئەم بابەتانە لە نێو گەلاندا ئێستا بەهۆی تێکەڵاوبوون و کۆمیونیکیشن و پەیوەندی کۆمەڵایەتی هەموو ئەو خورافاتانە هی گەلانی دووریشە دێت چکە چەندین میلیۆن کەسە تۆڕە کۆمەڵایەتێک ملیار عەفوەن چەندین ملیار کەسە تۆڕە کۆمەڵایەتەکان بە یەکەون بێت باسی عەقڵ و دلیل بکەین خاڵێکی دیکە کە زۆر سەرەکیە دوورکەوتنەوە لە زانست دوورکەوتنەوە لە زانست تۆ زانی تەمەنی من کە مناڵی خۆم پیاوێکم بینیوە لە تەمەنی مناڵیە چیسەیەکی بەدەستەوە بووە هاتووە گەڕاوە لە ئەرزە نەوعەبەردێکی کۆ دەکردەوە پیاوێک لی پرسی وتی ئەو بەردانە چێ کۆی دەکەیتەوە وتی ئەوە ڕزقەکەم لەسەر ئەوەی وتی چۆن یعنی ئەی فرۆشی وتی نە هینە دیوە کوپەی ئەو شەربەی ئاویشت دیوە مادەیەکی زەردە خۆ دیتم ئەو مادەی لێ دروستەکرێت نازەم چی پێڵێن مادەیەکی زەردە مەساماتی تیا وردیلە و کونیلەی بچوو بچووکی تێدایە هەموو شوێنێکش کونیلەی تیابێت درزی تیابێ هەوای تێچێ گوتی ئەوە ئەچمە ناو هەندێک لە گەڕەکەکانی ئەو بەری شار لەوێ پێیان دەڵێم جن لە ماڵتانە دەرێکم بۆتان ئەڵە چۆن دەرێکی تشتی ئاو دێنن ئەم وشک بۆتەوە ئەمەش هەمووی کونکون و مەساماتی تایە فڕێدەمە ناو ئاوەکەەوە هەمووی ئەوە دەرەچێت چی پێڵەن فقاعات ینی دڵۆپەی هەوا دەرەچێتە دەرەوە ئەڵێم ئەوە تا هەتا بێدەنگە بێ دەنگێکشی هەیە دەنگەکە نەماوتەوا بوو چکە ئاو چۆ جێگەی هەواکە ئەمە فیزیای ئەمە فیزیای کیمیا تێکەڵاوکردنی ئەو ڕەنگە لە خەڵک نەیزانی ئەو ڕەنگە بۆچی تێکەڵاو خۆ ساحیرەکانی فرعون چیانە کرد ئاتن دارەکانیان یخەیەل ئیلەیه من سیحری ئەنە تەسعە دارەکانیان ئەخستە نیشتیەک بە مادەی HG جیوە دایان دەپۆشی کاتێک کە تیشکی ڕۆژ و ئەن یحشر الناس ضحى کاتێک کە تیشکی ڕۆژ گەرم دادێ بەرز دەبێتەوە تیشکی ڕۆژ گەرم دادێ جیوەکەش دەکشێ جوڵەی پێ دەکەوێت وەستم چی بوو ئەوە کیمیایە کەواتە ئەگەر ئێمە زانست نەزانین چی کیمیایە و چی فیزیایە ئەتوانن هەڵمان خەڵەتێنن بۆی زۆرێک لەم شتانە اینجا هۆکاری تریش ئەتوانی بڵێ نەزانین و چۆن ئەڵێ نەزانین بە قودرەتی خوا تێنەگەشتن لە ئاین خوا سوبحانەه وتەعالا بۆ دینی خۆی تێیگەیاندوین قودرەتی خوا لەکوێیە قودرەتی خوا چەندە ڕێگەی نەداوە خەڵکی تر ئەوە بکە پێی گوتوین بەعەقڵ خوددا بناسن خوددا پێی گوتوین دوای خورافات مەکەون دوای ئەو نوع قسە و قسەڵۆکانە مەکەون جا ئەم قسەیە هەر ئێمە نین ها ئەم قسەیە سەرتاسەری دنیای خورافات لە سەرتاسەری دنیادا بوونی هەیە فەرقەکە چییە؟ فەرقەکە ئەوەیە لە ئەوروپا خەڵکێک لە لای ئاستی خوارەوە بڕوایان پێیەتی لە ئاستی سیاسیەکان و زاناکانیان ئیش دەکەن لای ئێمە خەریکە بڵم چینە ڕۆشنبیرەکەشمان بڕای بە خورافاتێ
بله ئەوە فەرقەکە زۆر باشە مامۆستای بەڕێز هەر سەبارەت ئەخفتنین جەنابێتەمە هەندێک سەرنج و بیر و بۆچوونێن هەفڵاتیانژی وەرگرتینەدا گوێویستی وان بین بەڵێ بینەرن بەڕێز فەرمونون پێکڤە بینەرێ وان سەرنجێن وان هەفڵاتیانژی بین وانژی چ گوتیە دەربارەی ئەفتەوەرێ مەدەست نیشان کردی بفەرمونون. باوەڕم بە نیشتە و گشتەکە نییە تەنها باوەڕم بەوەیە کە لە حەدیث و لە قورئانی پیرۆزە هەیە تەنها لە بەرنامەی خوددا و ئاسمانەکانە تەنها باوەڕم بۆ شتا هەیە ڕۆنەوشتی تشتێکی نەباشە ڕەوشتە توێ نەباشن تشتێ توێ خراپە ناوێنە خەڵکی دا احتیمالشە بەس احتیمالە برج مروی قەنعەتێک بهەبیتن برج نەوەکی نوشتێک و مەلای نوشتێ مەثەلا بچێ دەف مەلای مشکلە ئاریشەچێت بن ناوێنە خەڵکیدا بوردەکان و نوشتە و هەموو ئەو شتانە ئەگەر لە ڕووی ئاینیەوە سەیری بکەنەوە خورافیات و شتەکە شەریک دروست ئەکا و لە کۆمەڵگەی کوردی زۆریان باوەڕیان بەو شتەیە بەهۆی نەبوونی هۆشیاریە و کۆمەڵگای کوردی بەگشتی سادەیە باوەڕ بە زۆر شتی خورافیاتەکە بۆ جۆشتانە شتێکی ینی نامەنتیقیە چونکە ئەوە کێتە سە قەناعەتی خۆت قەناعەتی بۆ شتە نەبێ ئەو شتە ناتوان قەناعەتی پێ بکات و ئەمانە کەسەکان ئەو کەسانی کە نوشتاکەن یان باوەڕیان بورجانەیە تەنام خۆیانە قافلن بۆ شتانە چونکە نوشتە ئەوەیە کەسێکەیە کە زۆر تینی بۆیێت وازانێت نوشتەکردن چارەسەر بۆ کێشەکانێکە هەیە بودجەکان هەیە دڵی خۆی پێخۆشەکە چونکە ئەوە شتێکی زۆر بێمانەیە خۆ قەناعەت بۆ شتە نەبێ ئەو شتان ناتوان قەناعەت بگات بە هیچ شێوەیەک ڕاستی دروستی ئەم پرسانە ئێمە زیاتر لە کۆمەڵناسی پشت بە لۆژیک ئەبەستین پشت بە فاکت ئەبەستین و هەوڵەدەین ئەم فاکتانە سەرەتا دەستنیشانیان کەین اینجا هەوڵەدەین ڕێساکان یا یاساکانی پشت ئەم فاکتانە دەستنیشانگە کە چەندە ئێمە دەتوانین وەکو پرسێکی زانستی مامەڵە لەگەڵ بکەین مەباریۆ پێ هەی و گەڵێکشی یعنی یەتلێک وە بوویەوە یا سەحرێ مبخۆ هەواڵەکە من هەتا بەردانێ لەک زەڵەمە خۆ سەبەب ئەو هەوڵون وەکو باوەری من قەناعەت باوەری پێ نییە و گەلێک مەشاکرش لێ درستە بن بە بڕوای خۆم پێم وایە نوشتە و ئەو فاڵ و ئەو شتانێک کە ئەگیرێنەوە بنەمایەکی ئەو تۆ ڕاستەقینەیان نییە زیاتر بۆ هەڵقەڵەتاندن و لە خشتەبردننی خەڵکێکە بەهۆی باوەڕی خەڵکانێکەوە دوعاوە نییە کە تو هەموو دوعاە بکەی و ژیانت تەمینکەی دوعا خوای گەورە دەفەرمێ دوعا لە تو جێبەجێ لە من بەس دەرێت پێش ئەوەی دوعاەکە بکە دەبی خۆشت هەوڵ دێ هیچ بنەماک نییە سەحرە و بڕجە و نوشتێ و احتیمال جلوی دینی ئیسلامیش بە ئەوە یا محەڕەم بیتن و گەلک مشکلەش لێچێت بن سەبارەت بە بورجەکان زۆر باوەڕم پێی نییە بەڵام ڕۆژانەم تابعیانەکەم سەیریانەکەم بەس تەنها بۆ بەڕێکردنی کاتێکی خۆشە ئەوە نۆڤی ئیسلۆمەتیە درست نییە ناوانە مەسەلەن بخۆ پسیۆرنۆکەن حەدیثە و القورئانە هەموو تشتێ هەی ئەوە مەسەلەن دی هەواوە بەسێت خود کەبن نعنی دەب نادی مەسەلەن قورئانێ و حەدیثە پێغەمبەری دیچن ئەوانە ئەفتشتە درست نییە والله هیچ باوەڕم پێ نییە بۆشتانە ئەوم نییە باوەڕم بە بورجەکانە نە بە خورافیاتەوە شتانە هەیە منوە خۆم باوەڕم پێی نییە چکە لێرە پەیوەندی بە دەرونی تاکەوێت تاک لە کۆمەڵێک حاڵە جات کۆمەڵایەتی بێجا هەر بوارێک بێ لە ڕووی دەرونیەوە ناومێ دەبێ ینی باوەڕی بەخۆی نامێنێ من وەکو شخصی خۆم بڕا بەو شتانە نییە لەبەرەوەی کۆمەڵێ شت سەردەمیانەی واتە کاتێک بۆ کە دروست بووە خۆی یەکێک لەو شتانە بەرنامە ئێمە بەرنمەیەکە ئینسان دەبێت واقعانە بیرکاتەوە بڕای بۆی هەبێت کە خی گەورە بەرنمێکی بۆ مادانان کە قورئانی پیرۆزە ئەوەی شتەی کە لە لای خی گەورە هات ئەوە تەواوە نەگەت و بڵێ لە ناو کتێبەکە یاخود کەسێک کە پیشبینی ئەوە دەکا ئەو شتە ڕوودا. بەڵێ بینێن هێژدا ئەوە سەرنج و بووچوونێن وان بە ڕێزابوون سەبارەت وی تەوەرێمە دەست نیشانکری خۆرافیات سرینەوەی عقلە و ئەف پرسیارەمە ئاڕستەیوان کردبوو تا چەندتە بڕوا بوان جوورە خۆرافیاتان هەیە ئەوانجی سەرنجین خوا بوون مامۆستای بەڕێز یەک لەوان سەرنجە یعنی کەر کۆی گشتی بوو جانابێتە بەحث بکەم گوتی من باوەری نوشتی و ئەوە شتانە نییە بەس احتیمالە من قەناعەت بورجێ هەبیتن دیسان یەکی دی هەر پێچەوانەوی گوتێ ئەف خۆرافیاتە هەر زۆر بێمانانە کەسێکی دی بەس باسی ئەوەی کرد کە تەنیا بوو کات بەڕێکردنە و هیچی تر نییە خوشکێکی تر باسی ئەوە کرد کە ئەمە لەوانە بچیتە بواری شرکدا ئایا فعلن ئەوە ئەچیت بواری شرکدا یانە و دیسان بەحسا سحری کرد کە سحر بووە هۆی ئەوە ژن و پیاوێک لێک جیا ببن ئایا ئەمانە چەند ڕاستیەک بوو هەیە و جەنابێتە چ سەر چەندی هەیە لە کۆی هەموو ئەوانە دوو بابەت هەیە تێکەڵی نەکەین لەگەڵ ئێرە ئێستا ئێمە باسی خورافات دەکەین ئەم خورافاتانە کۆمەڵشتێکی نامعقول و چۆن دەڵێ عقل قبولی ناکە دوو بابەت هەیە ئەبێ هەر یەکەیان جایکەینەوە لە ئەڵلقەکانی تر باسی بکەین یەکی لەو بابەتانە باسی سحریان کرد بۆ ئەڵێ مادام سحر لە قورئاندا هاتووە
دیارە هەیە ئەی بۆ نەڵین هەبووە و ماوە یان لە قۆناغێکدا بوونی هەبووە بێ ورد لە قورئان تەماشایکی یا مەسەلەن ڕۆڵی جن لە قورئاندان هاتووە ئەوە ئایا لە هەموو سەردەمێکدا ڕۆڵی هەیە یان لە سەردەمێکا ڕۆڵی نەماوە ئەوە ئەبێ بیکەین بە دوو ئەڵلقەی جیاواز ئیشی لە ئێمە قسەمان لەسەر سحر نییە ئێستا قسەشمان لەسەر جن نییە ئێستا ئەو دوو بابەتین هەڵەیەگرین بۆ کاتێک کە هەر یەکەی بە ئەڵلقەیەکە بێ ورد قسەی لێ بکەین ئێستا قسەمان لەسەر خورافات و بورجەکان و نوشتەیە یعنی چۆن خورافاتەوەیە کە یەکێک ئەڵێن ناوچەوانم سیانزدەی بۆ ئەم قسەیە پەیدا بوو بۆ ئەبێ ژمارە 13 ژمارەیەکی خراپ بێ وانە یعنی لە کاتێکدا ڕەنگە لەبەر ئەوەی خەڵکەکە ئەوەندە بڕای پێێتی جاری وای دەچتە ئەمریکا ئەوروپا من خۆم بە چاوی خۆم دیومە قاتی نهۆمی 13 نییە لە 12 دەچێت ئەنووسێت 14 خۆ 13 بەس ئەنووسێت 14 خۆی خاوەنی ئوتێلەکە بڕای بەو شتە نییە بەس خەڵکەکە ترساوە لەو ژمارەیە ئەڵێ نیمە ئەم ژمارە هەندێک جارش قسەی خراپ دەکرێت دەڵێن ئەوە لەبەر ئەوەی ساڵی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خۆی لەسەر نا هیچ ڕەبتی نییە بە 570 زاینی کۆی کەیتەوە کاتە 13 نه لە عەقڵی ئاینی 12 ڕقەمی کەمالە 12 ساعاتی ڕۆژ و 12 ساعاتی شەو وبعثنا منهم 12 نقيبا وإني رأيت 11 كوكبا خوي أو 11 كات 12 رمزي قوة أم أوروبا كم دولة لا يجتي أوروبان 28 دولة بەڵام ئاڵایەکی نیلیان هەیە چەند ئەستێرێتیایە 12 لە عەقیدە و بۆچوونی ئاینی پێش ئیسلامیش وایە کە 12 ڕەمزینە حتا ئەڵەن دەرزەن کوردەڵە دەرزەن بە 12 دۆزەن دەرزەن ئەڵەن ڕەمزی قووەتە دەڵێن لە دوای ئەوە 13 مانای نییە زیادە هەندێک دەڵێن عەشاء الأخیر و شیوی کۆتایی حەزرەتی عیسی عەلەیهی سەلام یەکێکیان خائین بوونە ئەوە 12 بوونە 13 مینەکانیان بووە هاتووەتە مردن کەواتە لەگەڵ 12 کەسا تۆمە بە 13 ئەمە ڕاست نییە ئەم ژمارەیە بڕۆ سین ژمارە 4یان ڕقلێ ژمارە 4 ینی ڕەمزی مردنە بچۆ ئەفغانستان ژمارە 39 ڕەمزی جۆرێک لە بەدڕەوشتیە بەڵام ساگەر ئەوان ئەم نمونانە ینی کاریگەری هەبی لە ژیانی ڕۆژانەی خۆیان ئەوەی ئەوە دەڵێن نابێت چونکە قەت نەبووە ئێمە یەکێک ئەڵێ یومی سعدی من ڕۆژی کامەرانی من یەکشەمە ئایا هەموو یەکشەمێک لە خۆشی ئاژێ یەکێکەڵە وڵا ڕۆژی نەکبەتی من سێشەمە ئایا هەموو سێشەمێک لە ناخۆشی دەژێ مەسەلەن یەکێکی تر دەڵێ بۆ نمونە لە ئاوێنەی شکاوە تەماشای خۆت مەکە خراپە یەکێکی دی دەڵێ فلان سەفەری کرد یەک تەشت ئەو بە پشتی دەڕێژن لە پشتی ئەو دەڕێژن وانە ئەمە هیچ ینی چۆن دەڵێ تەسیرێکی نەبووە یەکێک دەچێت بۆ سەفەر یەک جار دەپژمێ دەڵێن ئەوە سەبرە سەبری هێنا نابێ بچی بۆ سەفەر ئێوە ئەن تەستەقسیموا بالئەزلام یعنی چی خوددا دەفەرمێ نابێ بڕوا بە ئەزلام چی بوو سەهم بوو دەیان خستە ناو کووپێکەوە افعل ولا تفعل بڕۆ مەڕۆ بکە مەکە ئەوهایان لێ دەکرد لە سەردەمی پێشی ئیسلام یەک سەهمت ڕادێکێشا دەیگوت وڵا ئەو سەهمم ڕاکێشا ئەو پێم دەڵێ بچۆ ئەو سەفەری دەکرد دەڵێ مەچۆ دەڵێ ناچم ئێمە سەفەرمان هەیە سیمینار هەیە لە ئەوروپا لە ئەمریکا وڵا لەبەرەوە یەکجار پژمیم نەچم ئیشیان نەخەڵک سەردەمی قەدیم دەستیان بەتاڵ بووە دەکرێت ئیشەکە تەجیل بکات تۆ ئێستا یەک دەقە تاخیر بی لە تیارەکە جارێکی تر ئەو ڤیزەی وەرناگریتەوە لەسەر پژمەیەک ئەڵی ناڕۆم و ئەڕۆم بڵێ باشە مامۆستا بۆ ئەوەی بتوانین تەوەرەکەمان تەواو بکەین باسی ئەوە بکەین شێواز و نمونونەکانی خۆرافیات چین مامۆستاەوەی جەنابەت زۆر باشە هەر لێرە ئەو نمونانی کە باسی کرد مەسەن ماڵێک هەیە ناڵی ئەسب هەڵەواسێ مە لە ئەوروپا زۆر باوە بۆ چاوەزار ناڵی ئەسب چی لە تۆکە یا لای خۆمان شتێکی پێڵەن کوژەکەی شین شتێکی شینە نقطە نقطەی تێدایە هەڵی داواسن یا دەیکەن بە ملی منداڵەوە بۆ ئەوەی چاوی ئەی باشە خۆ ئەمە یعنی هیچ خوا حەفیظە خوا حافظە خوا ئێمەی داوە ئەمانە هەمووی دوورکەوینەوە چۆن ئەڵێ لەم بابەتانە ماڵێک شتێکی تازەیان دەکڕی جاران نازانم ئێستا ماوەیان نە ماڵەکەی بەرامبەری ماڵێک خۆ لە بەرامبەری تۆ هەیە عادەتەن تۆ ئەو شتێکی تازەی دەکڕی ئەم هێلکەیەکی دەدا لە دیواری ئەو ماڵە دەیشکان دەیان گوت لە کوردەواری خۆمانە من دیومە یعنی سەردەمی زوو دایکم و خەڵکی تر مانگی محەڕەم دەڕوا مانگی سەفەر دێ دەیان گوت مانگی سەفەر مانگێکی شومە نابێژن هێنانی تا بکرێت ئەی چیان دەکرد ئەبێ شتێک بشکێنی لە ماڵەکەی خۆت ئیتر هەر کوپەی دەشکان هەیە شەربەی دەشکان ئاخر نەما دید نەما هیچ دنیاشۆک و خۆیەتی کەواتەمانە هەمووی عاداتی جەزیرە بۆ عاداتی ئەوروپا بۆ عاداتی شوێن هی ئێمە و خەڵکی تری شتێکەڵ بە یەکتری دەبێت مەسەلەی بورجەکان بۆچی ڕاست نییە چونکە تۆ ئەم هەموو خەڵکە 7 ملیار و نیو وانە 7 ملیار و نیو مرۆڤ هەیە لەسەر ئەرزە ئەگەر دابەشیانکەی بەسەر 12 بورجە خۆ هەموو لە بورجەکان لە یەکەچن یەکو هەڵسوکەوتیان لە یەکەچێ وانە هەڵسوکەوتی ئەو خەڵکە چۆن لە یەکەچێ یعنی ئەگەر بە قسەی بورجەکان ئەبێ سەدام حوسێن و هیتلەر و کەسێکی ئاشتی خوازیش
لە مانگی چوار لەدایک بووبن بۆ نمونە وەک یەک بن ئەکەی وەکو یەکوان کەواتەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا وەڵی بەڵام چی سەردەمانێک ینی کورد زۆر ڕەنگە لە ڕووی ژیری باشتر بوو بێ لە هەندێک کەسی ئەم سەردەمە کاتبێکی علی بن یوسف علی بن یوسف کاتیبە نووسەرە کەی وەفاتی کردووە لە 1248 میلادی ئەکابەری چەند ساڵ بەری 800 ساڵ تقریبا لە دەوڵەتی ئەیوبی سەردەمی سەلاحەدین بووە باسی ئەو سەردەمی دەوڵەتی ئەیوبی کوردیەکەم ئەڵێ ئافرەتێکی زۆر عاقڵ هات یەکێک لەو کەسانی کەوا بەختێ گرتەوە باسی کەواکی بخۆ کات جەریدە و شت نەبوو باسی کەواکی بکەن ئەچوو لە لای دانیشتی گوتی بەختم بۆ گریتەوەتی بەڵێ وتی چەند تێوتی ئەوە درهەمێ گوتی ئەو درهەمەم داپێت وتی ئیتر سێری کەواکیبی کرد و سێری ئاسمانی کرد و سێری خەتی شەمسی کرد و سێری بورجەکە و سێری ئەوانە هەمووی لە یەکدا و بە ئەوەرەقە ئەوانە هەرچی بۆ ئەگوت ژنەکە هەر بێدەنگ بوو لە ئاخیرا گوتی زەرێکیش دەکەی زەرێکی دەکەی ژنەکە گوتی وەڵاهی ڕاست دەکەی گوتی چۆن ڕاست دەکەی چۆن ڕاستم کرد گوتی ئەو درهەمێکە دام پێت زەرم کرد چونکە هەموو قسەکارت درێ یعنی مەبەستم بزانە ئافرەتی کورد 800 ساڵ لەمەوە پێش ئەوەندە عاقڵ بووە چووە درۆی ئەو فاڵچیانەی دەرخستووە نابێ ئێمە لەم سەردەمە دوای 800 ساڵ بگەڕێنەوە بچین ئەوانە ناتوانین بڵێن مامۆستا ئەوە هاوکێشەیەکی بیرکاریە سێری کە ئێستاکە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی سندیکای ڕۆژنامەنووسانەوە ئەڵێن نزیکەی 500 گۆڤار و ڕۆژنامەمان هەیە ئەم 500 گۆڤار و ڕۆژنامەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەم چوار پارێزگایە کە دەرەچێ هەمووی بورجەکان دەنووسێ بۆ نمونە لە لاپەڕی کۆتایی با بڵێن وانە تۆ با بڵێن بورجی تۆ شێر با بۆ نمونە تۆ ئەچی شێر لە 500 شتە خوێنی با بە خۆی ساڵ 365 ڕۆژە ئەمڕۆ ئەگەر هەر 500 گۆڤارەکە و ڕۆژنامەکەت بۆ بێنن 500 ڕای جیاوازیان بە تۆ گوتووە تۆ کەی فریای خوێندنەوەیەکەوی کەی ئیشوکارت لەسەر ئەمە ئەڕوە وانە ئێمە ئیشمان هەیە دەوامان هەیە ئەبێ ئیشوکارمان بە پێی پلان دابنین ئەوە بینی ئەم ئەوروپا و ئەمریکایە هەمووی تێبڵ تایمیان هەیە جەدوەل و خشتەی کاری خۆیان داناوە ئیش دەکەن و دنیا بەڕێوە دەبن نە بە پژمەیەکە گەڕێنەوە نە بە بورجێکە گەڕێنەوە نە بەم شتانە ئەگەڕێنەوە هەر خەڵکەکەی خوارەوە بەم شتانە مەژغوڵە بێ و بیری لێ کاتۆ لەبەرەوە مەسەلەن نوشتە و دوعا من خوا فەرمی ئودعونی ئەستەجیب لەکم وانە بەڵێ فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان ونيا باشا لجاندا قرآن بخوێنەوە لە ئەفۆڵی فاتحە تا ناس بخوێنەوە بزانە پێغەمبەرێک نوشتەی بۆ خەڵک کردو پارەی لێ وەرگرێ هەر وتوتی ئین ئەجریە ئیلا عەڵە الله بەڵام پێغەمبەر عەلەیهی سەلام پێوە خواندنی کردیە سێریکە مەبەستم چییە پێغەمبەر درودی خوای لەسەر خەڵک هاتووە وەلای پێغەمبەر بڵێ ئەرسوامەر خەمم هەیە بەڵێ پێی گوتووە 2 دینارم دەرێ دوعایەکەت فێر دەکەم پێی گوتو ئەمەد بۆ دەنووسم بیکەرە جیرفانتەوە هەڵیگرە یا گوتوێتی ئودعو بدعاء يونس عليه السلام وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين پێغەمبەر خەڵکی فێری ماسیگرتن کردووە ماسی بە خەڵک نەدا باش دەست خۆش مامۆستای بەڕێز پشتی ناوبڕێ دەهێنە خزمەتە جاناوێتە بوو پتر درێژە پێدان ئەلڤی تەوەرێمە دەست نیشان کردی بینەرێن هێژا دیگەلمە بینن پشتی ناوبڕێکا کورت و دەهێنە خزمەتەوەین هێژا بینەرن خوش دەوێت دووبارە سڵاف وەبن بەردەوامین گەلوەین ڕێزدار بۆ پتر گەنگەشەکردن سەروی بابەتێمە دەست نیشان کردی خۆرافیات سرینەوەی عەقلە مامۆستا دەمانەوێتن پرسیارێکی تر ئاڕستەی جەنابەت بیکەین زانایانی کورد بیر و ڕایان چوون بۆیە سەبارەت بەم باسەی کە ئێستا باس دەکەین ڕاستە زانایانی کورد لە سەردەمی خۆیاندا کرانوەیەک یەکجار گەوریان هەبوو بە ڕووی زانستە هانی خەڵکیان داوە کە هەمیشە ئاین لەگەڵ زانستا تێکەڵکەن بۆ مانایی ناکرێت ئێمە باسی ئاین بکەین و باسی دین بکەین و ئەگامان لە زانست نەبێ ناشکرێ باسی زانست بکەین و ئاگامان لە ئاین نەبێت تەنانەت لە ئەوروپاشدا دەڵێن ئەوروپا ڕەنگە کە خەڵکی لە کلێسا دوورخستەوە بۆ ئەوی هەڵ نەخەڵەتیان خەڵک بە هەندێک بیر و بۆچوونی خراپی سەردەمی سەدەکانی ناوەڕاست بەڵام لەو لاوە ئیمانێکی ڕاستەقینەشیان فێر نەکرد چۆن پەیوەندی لەگەڵ خودای تاک و تاقانەدا هەبێ بۆیە خەڵکەکە تووشی بورجەکان و تووشی ئەو بابەتانە بوو لەوێەوە ئەم بابەتانە داهات جا من حەزم کرد دەقێکم هێنا بوو حەزم کرد بە زمانی ئەو سەردەما بزانین نمونەیەک لە نمونونەکان ینی پێشی 80 ساڵ لەمەوبەر چکە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ
لە 1940 وفاتی کردووە ینی ئێساکە 75 ساڵ خۆم قسەی بەری 75 ساڵەکەش کردووە چی لە نەودەها من حەزم کرد ئەوە بخوێنمە بۆی بە زمانی خۆی بزانین چی گوتووە دەڵێ لە بەرگی یەکەمی تەفسیرەکەی مەلای گەورە دەفەرمێ کە عەقڵ نەما قسە لەگەڵ چێ بکەین بالخاصە یعنی بەتایبەت کە کەرامات هاتە گۆڕێ هەر کەس دەڵێ من کەراماتم هەیە بەجارێ عەقڵ و علم و حکمت ئەفرێ عقل و علم و حکمت ئەفرێ و کەس ئیتر نەعقڵما نەعلمما نەحکمت نظامی کائینات ئەم نظام و سیستەمەی خوا دایناوە ژێر بەرە و ژوور ئەبێ ینی وەکو بڵێ یاساکانی تر کەس ئیعترافی پێ ناکە حەق و حەقیقەت گوم ئەبێ حەق و حەقیقەت ون ئەبێ مەلای گەورە دەڵێ خودایە تۆ شاهیدی هەر دینێک هەر مەزهەبێک هەر مەشرەبێک لەگەڵ عقل مخالیف بێ من لێی بەریم ئەو مەلای گەورەی کۆیە دینێکم ئەوێ بە مەزهەبێک رازیم کە بە ئیمتیزاجی بە تێکەڵبوونی عقل و نبووەت ڕوحێکی خاڵسی تیا پەیدا بوو بێ ئیمتیزاج نبووەت لەگەڵ عقل ئەوە چیمان دەداتێ ڕوحێکی خاڵسمان دەداتێ زۆریش سەعی ئەەکەم یعنی زۆریش هەوڵ دەدەم کە عەوامیش ئەو خەڵکەی کە نەخوێندەوارن بەڕاستی لە حەق و حەقیقەت بگە لە حەق و حەقیقەت بگە با لە لاشیان لە لای ئەو خەڵکە کە نەخوێندەوارن منفور و بێحورمەت بم منفور یعنی ڕقیان لێم بێتەوە جوێنم پێ بدەن و بێحورمەتیم بەرامبەر بکەن وەک ئێسێمە چۆن ئەم قسە ناکەین ئێستا ئەم قسانێکی ئێمەیەکەین ئەڵێن پەیوەندی لەگەڵ خوددا ببەستە و هەڵمە خەڵەتێ بەنوشتە و جادوو ئێستا هەندێک جوێنمان پێدەن ئەڵێن ئەم کابرای ڕزقمانە بڕێ و وانە زەرەری تیاکە هەندێک کەس لەبەرەوە ئەو جوێنەی کە مەلای گەورە فەرموویەتی من زۆری سەعی ئەەکەم کە عەوامیش بەڕاستی لە حەق و حەقیقەت بگە با لە لاشیان منفور و بێحورمەت بم ئێمەش جۆمان لێنی لە بەرگی نۆی تەفسیرەکەیدا مەلای گەورە دەڵێ ئومەتی ئیسلام چی لێ هات ئاگایان لە عیلم نەما ئاگایان لە عیلم نەما کەسێک لە علومی طەبیعیە بدوایە ئەیان وت کافرە چۆن بڵێ ئەوە کیمیایە کاکە ئێستو لەگەڵ ئۆتو تێکەڵ کە ئەبێتە فکرێت تا ئێستاش بەردەوام هەتا ئێستش بەردەوامە کە باسی ئەنجا ئەو نمونە دێنێتەوە هەر کەس باسی علمی طەبیعی بکردایە بدوایە دەیانگوت کافرە پیاوی وەک ئیبن سینایان تەکفیرە کرد ئەیانگوت مادەم ئەوە باسی کیمیا و فیزیا ئەواناکە کافریانە کرد کە ئەم تەکفیرە پیا بوو ئەوی باسی علمی بکرد ئەیانگوت کافرە خەڵکی ترسان خەڵک ترسە ڕویان لە حیکایات و خورافات کرد ئەوتیان با ئەوە باکەین سەلامەتترە و ئیتر مەلا و ئەوانە نەیانوێرا باسی علم بکەن وتیان دوای وەک بوشای عقل خرافیات درسە گوتیان کافرمانەکەن با بچین ئێمەش باسی خورافات کەین ڕزقەکە لە خورافات علەمای طەبیعەت دەڵێ لە ئەوروپا چیان کرد لە ئەوروپا علەمای طەبیعەت کەوتنە سەعی ئەسراری تەبیعەتیان گەلێ دەرخست ئەوان کەوتنە ئیشکردن و ماندووبوون و نهێنیەکانی سروشتیان دۆزیەوە یاساکانی سروشتیان دۆزیەوە اختراعاتی مدهیشیان کرد داهێنانی سەرسوڕهێنەریان کرد لە هەموو جیهەت بەسەر موسڵمانان غالیب بوون وەکتا ئەمڕۆ هیچمان هەیە خۆمان هی ئێمە بێ هەتا ئێستش بەسەر موسڵمانان غالیب بوون اینجاڵێ وشیارکردنەوە لەو خورافیاتیانەی کە بە ئاینەوە لکێنراون خورافیاتێکی زۆر تێکەڵ بە ئاین بووە دەڵێ منە بێ خەڵکی لەسەر وشیارکەمەوە یعنی سەردەمێک کەسێ بڕوای وە بە وتۆتی فلانە کەس لەم کۆیە دیومە ئەفرێ بە هەوایە ئەفرێ ئێستاش ئەڵێن فلان لەسەر ئاوەڕۆ بۆ نمونە اینجا ئەو چوو نامیلکەیەکی دانا بە ناوی فڕی قەلفڕی قەلەفڕێک هەکە ئینسان چۆن ئەفرێ ئینسان چۆن نتوانێت بفرێ اینجا چیرۆکێکی بۆ مناڵان نووسی بۆی لە لای مناڵانەوە چارەسەری ئەم فکرێ بکە هەندێ منداڵ گەمە دەکەن منداڵێک دەڵێ شێخ فلان فڕی ئەویش دەڵێ نابا بە مناڵەکە پاکە دەڵێت چۆن ئینسان ئەفرێ تیارەی ئینگلیزە ئەفرێ بە ئەسمانە تۆ قەسفی کۆیە دەکە ئەویش دەڵێ وڵات تۆ کافری ئەڵێ بابە من کافر نیم ئێوە بێعەقڵن ئەمە مەلای گەورەی کۆیە بەری 80 ساڵ ئەو قسە جوانانی کردو باشە مامۆستا لەناو ئەو نووسینەدا باسیەوە کرد کە بەتێکەلکردنی عەقل و نبووەت ئەوە چۆن ئەکرێتن ڕاست ئەبێتن باشە تۆ ئەزانی هەموو زانایان ئیمامی شافعی مالیک ئەحمەد یعنی ئەمانە ئەبوو حەنیفە چیان کردووە قورئان و سونەتیان لەبەردەست نەبووە ئەی خوێنێتەوە کە ئەی خوێنێتەوە هەموو دەڵێن فقه چییە فقه ئیستنباتێکی عەقلیە یعنی دەرهاویشتەیەکی عەقڵە بعقل ئەو دەخوێنێتەوە چۆن توانین پێ بڵین ئەوە نبووەتەکە نه یعنی خۆی نبووەتەکە پێغەمبەرایەتیە نبووەتەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نبووەتی هەیە ڕەسوولی خوددایە ئەم پەیامەی هێناوە تۆ چۆن لە قورئان تێدەگەی یعنی سە قورئان وتمان زیاد لە چەندین هەزار تەفسیری قورئان هەیە هەر یەکەی بۆ جیاوازە عەقلی مفەسیرەکە جیاوازە عەقلی مفەسیرەکە جیاوازە کەواتە ئێمە دین بە چی تێدەگەین دین بە عەقڵ تێدەگەین دین بە عەقڵ تێدەگەین
دوو غیبمان هەیە غیبێک هەیە ممکنە غیبێک هەیە ممکن نییە نایزانی زۆر شت هەبوو جاران پێیان دەوت غیبە ئێستا غیب نییە وانە جاران نایە نەزانی سبەی بارانە بێ ئێستاکە بەشی یەک هەفتە و یەک مانگ کەش و هەوای دنیا پێ دەڵێت چوارشەم بارانە پێنجشەم بارانە دەبارێ و دێت و ئەڕاموت ئەوە غیبی ڕەهایی و غیبی جزئی بەڵێ ڕاست بڵێ باشە مامۆستا دەستخۆش ئەم دێ بەرەف وان ڤۆکس بۆبانە چینەوە سەرنجۆڕاین هەفڵاتیان بەڕێژی کەوان دەربارەی وێ چەندێ چ گوتیە چۆن خۆمان لە بڕوابوون بە نوشتە و بەخت و بچۆ بورجەکان بپارێزین و لی خلاص ببین بفەرمونون پێک بە بینار بین کۆمەلگا دەی بە خۆی خۆی چاکە نەک من بە قسەی تۆ یان تۆ بە قسەی من برێ مەڵای فران باشە فران چاکە بڕۆکنێ شتێکی باشی بۆ کردیمە زۆر لەو بابەتانە وەکو دەرارێک هەیە ئەز لێرەدا من و تۆ خۆمان چاکەین ئەوژ نامینێ هیچ باوەڕم بە سحر و جادو نییە پێویستە لەیان دوورکەوینەوە تشتە خەڵەتەنێک من یعنی هەیەک بێشتا من ئەوەن مشکلە چت بن نەبەینەوە خەڵکیدا سەرەوە نوشتیەوە نوشتیا و گەلێک بێبەختیش چت بن دەمەڵە تشتێکی بێشتە تا احتیمال ئەو درست نەبیتن تاکە چارەسەر بەگشتی بۆ ئەو دیاردانە بوو بڵاوکردنەوەی هۆشیاریە لە زانکۆیە ئێمە وەکو توێژەر و وەکو قوتابی زانکۆ ئەبێ هەموو ئەندامانی کۆمەلگا وشار بکەینەوە لەو ڕوانگەیەوە خودی الهەمیە ماسترە بەس سەحر ژیت قورعانێ دەوێ هاتە هەزمە چارەسەرێکیش کاف ئەستانگەوە فیشکۆلە بۆ خەڵکی نامین پڕێکە عەلمیە کە خەڵک بخینیت و فێرە عەلم و زانست ببیت کە مەسەلەن بەوەری پشتێ خڕوخات و مەسەن شکار وەکو مخالفی شەرعیەش مەسەلەن هافتش گەلێک تەرەری ڕێدۆن مثلا نەیە جایز هەر شەرعانیش پۆپلۆی حکوومەتش من لە قوانین بێنە دروستکردن کە مثلا ئەو کەسێ بۆ خڕوخات دەکاتەوە مەشاکل نۆ خەڵکیدا دروست کرد کە بێنە سزۆدان چارەسەر تەنها وشیاریە بڵاوبوونەوەی وشیاریە چەند شێکەیە پێ وترێت وشیاری سۆبژەی واتە وشیاری خۆناسین متمانە بەخۆکردن باشتر پێم وایە لەوەی کە بە دوایشتی پڕوپچکەوی واکە تشتێکی شەبیتن بلاگیت بێژن بلا دعاخ و بوڕە بالعالەمی بکەن پەناخۆ نەبنەك وۆن نۆڤێ شێخوار چەندە شێخ نە نۆڤێ شێخۆنە ئەو نۆڤێ ئەندێک مەلەوەە زیاتر هەستەکەم شتێکی خوڕافیاتە یعنی گەورەش کرا و خەڵکیش زیاتر بۆ کات بەسەربردن پشتی بێ بەستێ مەلۆتی بە بۆ سەر مینبەرەوە ڕوونکەنەوە بۆ عۆلەمێ بێژن دو عۆلەمی تشتەی نەکەن چارەسەر بەڕای من دروستبوونی هۆشیاریە دروستبوونی هۆشیاریە ئینسان دەربارەی ئومێد ورە و هێزی و توانای خۆی تا چەند توانای هەیە بەرامبەر کێشەیەک بوەستێتەوە چکە ئینسانەکان لە بەرامبەر کێشەیەک بەنابەنە بەرنوشتە و یان خوراافیات یان بورجەکان پێمە چارەسەر بۆ ئەمە ئەوەیە کە ئێمە بەڕاستی دامەزراوە زانستەکان بەهێزترکەین و تایدا تاک هۆشیارتر بکرێتەوە لەبارەی ئەوەی چۆن دەتوانین مامەڵە لەگەڵ ئەو ژیانە کۆمەڵاتی ئەو جیهانە کۆمەڵاتە بکات تایدا ئاژی تەنها ئێمە خۆمان نەتوانین دوعا بۆ خۆمان بکەین واتە شتێکمان کە بوێ ئەبێ بگەڕێنەوە سەرچاوی گەورە قورئانە و بەڵێ بینەر و بیسەرین بەڕێز ئەvە ئەو بیر و بچوونێنوان هەفڵاتیان بەڕێژی بوون کە سەبارەت چارەسەریە چ بکەین بەحساوی چەندی کرد مامۆستا کە بەحەس دەمە بەحسە چارەسەری کردیە چارەسەری علمە و زانستە و دەبێت حکوومەت ڕێگری لێ بگرێتن بە دانانی یاسا و دەبێتن وشیاری بەڵاو ببێتن لە ناو کۆمەلگا و هەروە باسی ئەوە کرد کە ئینسان بڕوا بەخۆ هەبێتن و دیسان باسی ئەوە کرد کە ئینسان هەردەم هانا خوب و ڕەب العالەمین ببێت و دامەزراوە زانستیەکان بەهێز بکرێتن ئەو هەموو قسانە سەرنجی ئەو بەڕێزانە بوون جەنابەت چی هەیە بڵێ لەسەر ئەمە هەموو ئەوانە ڕاستە چکە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوە تۆ بینیتە لە فەرمودی ڕاستە کە پیاوێک دێت لای پێغەمبەر و وشترەکەی بەرڵا کردو و ئەوێ دانیشە و قسەی لەگەڵا بکە وانە پێغەمبەر پێ فەرموێ عاقلها فتوكل يعني عاقلها ثم توكل عاقلها فتوكل يعني بڕۆ وشترەکەت ببەستەرەوە ئەو جا بڵێ تەوەکل بەخوا بڵێ بەڵام تۆ بەرەڵات کردو و نەتبەستۆتەوە ئەڕوا وە بێ بزرێ بێ دوای نەڵی وەڵام منوتم تەوەکل بەخوا بزر بوو کەواتە ئەمە ئێمەی بردەوە و ئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى کەسێک بەڕاستی یعنی چۆن باشت خوێندووە ئیتر یعنی وشە نەماوە لە کتێبەکانی پۆلی 12 نەیخوێنی و خولی بەهێزکردنت دی و هەموو شتت کردووە ئەو کاتی کە ئەچیتە نێو پۆل ئەو وەرەقەی سوالەکانت بۆ هاتووە دی لەم کاتە دوعاکەیت و قەچێکە ئەم کاتە دوعا ڕاستە بەس قوتابیەک خوێندکارێک هیچی نەخوێندووە بڵێ ئاەتی شتەی دی و قسایەکەتن فەئیذا عەزەمتە فتەوەکەل على الله قوتابیەک هیچی نەخوێندووە کاتی ئیمتیحانات دێڵێ و ئاەتە و ئەو ئاەتە و ئەو ئاەتە بەس نەیخوێندووە ئەو ئاەتە و ئەو ئاەتە بۆ کەسێکە کە خۆی خوێند بێتی عاقلها فتەوەکەل یا ثم تەوەکەل ئەبێت تۆ شتێکت کردبێ بێت تۆ شتێکت کردبێ کارێکت ئەنجام دابێ کاتێکە ئەگەیتە بن بەس ئیدی ڕێگەیەک نامێنێ ئینجاڵی تەوەکەل بەخوا بڵێ ئەمە ڕاستەقینەکەی مەسەلەن ئەبینی
ئەمەش کاریگەری هەیە ینی کۆمەلگە بۆ کۆمەلگە تۆستا سەورەکە ینی خەڵکی لایەماچێ بۆ شوێنێکە لە دوعاەکەم بۆ بکە فلانە کەس بۆی تەعین بم چونکە تەعین بوون زەحمەتە لەم وڵاتە چونکە ئەوە مافێکی خۆتە و نییە و بارودۆخ و هەڵەکانی خۆمانەوە یا مەجلیسی خدمە هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا و لەو شوێنانە خەڵک بۆ خۆی ئەزانێ بەم مەرجانەی لای خوارە و لە فلانە شوێن تەعینە بێت تەعین نەبوو سۆشیالێکی ئەدەنێ ئەم حکایەتی بچێت دوعا بکە بۆ ئەوەی تەعین بێ بۆ لە ئەوروپا نییە بۆ لای ئێمە هەیە چونکە ڕێسایەک و یاسایەک نییە بزانێت تۆ لە چۆ تەعینەبی تۆ لە چۆ ئیشێک دەبێت خەڵک ئازادانە خۆی هاوسەری خۆی هەڵەبژێرێت وانە ئەم کێشەیە لەوێ دروست نابێت لێرە خەڵک بۆچێ نوشتاکە بۆ ئەوەی کەوا وڵا شوو بکە دەی کە شووی کرد ئەم جاچێ بۆ لای کابران نوشتێترم بۆ بکە مێردەکەم باش بێ لەگەڵمە بەشەم حکایەتانە بۆ لە زۆر بێ وڵاتە عاقڵ و بیرمەندەکانە ڕوونادا ئەمە پەیوەستە بە کاری کۆمەڵایەتی توێژێری کۆمەڵایەتی بواری دەرونی ئێمە جاران خەڵک دەروون ناسی نەزانیوە لەبەرەوە کە تووشی شتێکی لەم نەوعا بوو و ئەنگوت شێت بووە کاکە شێت نییە کەس شێت نییە کەس شێت نییە ئەوەی تۆ لە ڕۆژهڵات بە شێت ێزانی بیبەرە ئەوروپا چاکە بێتەوە لەوێ چاکە بێتەوە چونکە لە ڕووی دەرونیە و چارەسەری بۆکەن جەمە بەستمەوە بوو ئەو قسانە کۆی هەموو ئەو قسانەگە تەماشاکەی ئەوە بابەتێکە زۆر گرنگە کە ئەوە خاڵی دوم خاڵێکی تر ڕاستە من نەمزانی کەی هاتمە دنیا و کەی ئەڕۆم و بۆچی ڕەنگم وایە و بۆ کوڕی فلانم و بۆ دایکم فلانە من دەستی ئەمەیتیان نییە وما تشاؤون إلا أن يشاء الله ئەوە لەو بابەتانە بەس کە هاتینە ژیان خوا فەرمێ لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر هذه خدا دەڵێ تقدم و تأخر بەدەستی خۆتان لمن شاء منكم مامۆستا لە میانەی قسەکانی تو جەناب ئێستا کە باست کرد باسی دوعات کرد مامۆستا ئایا ئەو دوعا لە ڕوانگەی جەنابتەوە یعنی پێگەی خۆی نیە بۆیە دەڵێ دوعا نەکەن ئێمە باسم لەوە دی ئەڵێم کەسێک هیچ کارێکی نەکرد بێ نابێ خوددا تاقیکەینەوە بڵێ زانای عاقڵ دەیگوت نابێ ئێمە خوددا تاقیکەینەوە یعنی چۆن هیچمان نەکردووە ئەچین داوا لە خودداش دەکەین ئەو کاتە ئیشەکە نابێت کە نەبوو دەڵێ وڵا خوددا بۆ هیچی بۆم نەکرد خوددا وای نەفەرموو خوددا فەرمووی ئەبێتەوە هەموو ئیشەکانت بکەیت وأن ليس للإنسان إلا ما سعى هەوڵی خۆت بدە هەموو هەوڵەکانی خۆت بدە کەواتە دوعا پەیوەندیەکە لە بینی تو خوا وإذا سألك عبادي عني چۆن من نمونەیەتر پێ دەڵێم دەڵێم خوا سبحانه وتعالى فێری کردین من نمونەیەک باسی خەمم بۆت نەکرد ئێستا یەکی هاتبێتە لای پێغەمبەر هەیەکێک هاتبێتە لای دوای ئەو هاتبێتە لای تۆ لای من چی پێڵە تۆ بە من بڵێ خەمبارم ئەڵێم ئەوەی خوا لە قورئانە باسی دوعای خەمی بۆت کردووە بڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين باش ئەوەی هەموو ئەسباب و ئیشەکانت کردووە حەزر لێ دوعا بکەی ئەوە خوا پێ دەڵێ ئەمە دوعای نمونەیەکی تر وتیانەوە حەشدی شعبی و دێ بەسەرتانە خەڵکە ترسێوە نەبوو تۆ هەموو هێزەکانی خۆت ئامادە کردووە و موشکی میلانت ئامادە کردووە و لە پردێ و لە فیشقابور لێیان دەدەیت دەوری دوعا چی ئەو کاتە من هەموو شتێکم کرد الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم پێمان دەڵێن ئەی کوردینە هەموو دنیا و حەشد و نەزانم چێ دنیا بۆتان کۆبۆتەوە لێتانەدا فقالوا حسبنا الله ونعم الوكيل فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله ئەنجامەکانی لەگەڵ خۆیەتی کەواتە پێشمەرگەیەک هەموو هۆکارەکانی ئامادە کردووە لەگەڵیشی ئاڵێ حەسبنا الله ونعم الوكيل یەکێک دێ بە تاقی تەنیا ئاڵێ نەزیر تۆ فڵانە کەسێک یا کەسانێک جۆم لێ بووە یعنی ئەنەوێ تۆ لەنێو بەر تۆ دێ هەموو ئەسبابی خۆت وەرەگری دوای ئەوەی ئەسبابی خۆت وەرەگری وەکو مؤمنی ئالی فرعون دوعای ئەو نوع کەسە چیەکەوە بە تاک خەتەری لەسرە وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد إن الله فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون ديت چۆن دوعا تۆ لە نیعمەتێکی خۆشە ئەژی بۆ ئەڵێ وەڵا لەوەیە فلانە کەس بە چاومۆ بکەوە نییە ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله هەموو ئەسبابت وەرگرتووە ئیشەکانت ڕێک و پێکە ماڵێکی ڕێک تێ ماڵ و مناڵت ڕێک و پێکە بە عیلم و بە ئاینی جوان پەروەردەت کردوون حەزەکەی دوعا بکەی خدا بێتی و تو حەزەکەی نیعمەتەکانی خدا لەسرت بەردەوام بێ بڵێ ما شاء الله لا قوة إلا بالله باشە کەسێک نەخۆشە چۆ بۆ دکتۆر سۆناری کردووە دکتۆری کردو ئەوروپای کردو ئەمریکای کردووە هەمووی ئەبێ بکە دوای ئەمە چیەڵێ دوای ئەمە وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له وكشفنا ما به من ضر دي چۆنە کەواتە دوعای نەخۆشە ئەمە خدا ئەم ڕێگەیانی بۆمان دیاری کردووە ئیتر بۆ پارە بەم نەدی من دوعات بۆ یانکو مەبەستی جەنابەتەوە مامۆستاگیان کە دوای ئەوە هەموو ئەسبابەکان بەدەست گرت دواتر محتاجی بە تەوفیقی خۆی گەورە زۆر باشە مامۆستاگیان دەمانێت بزانین لە کۆتایی قسەکانماندا بڵێن چی بکەین بۆ دەربازبوون لە خۆرافیات ڕاست
ئەوەیە کە خوددا سبحانه وتعالى خۆی ڕێگەی بۆ ئێمە کێشاوە فەرمووی ئودعونی ئەستەجیب لەکم یعنی پەیوەندی ئەرێ ئیسلام بۆ هات بتەکانی لادا یعنی یەکەم کاری هەموو پێغەمبەران دەست پێکەی لە ئیبراهیمەوە بتەکانەشکێنێ هەتا ئەگەیتەوە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەم بتشکانە چییە بۆچی پێ بڕۆ پێشی ئیبراهیم بچۆ سەردەمی نوح کە لەم جوودیە و لەم کوردستانی ئێمەیە بووە وانە ئەم هەموو بتانی کە ناوێ بە یعوق و یەغوث و نەسر و هەموو ئەم بتانە لادراوە بۆ خدا دەیەوێت لە نێوان ئێمە و خوددادا لە نێوان خوددا و ئێمەدا هیچ واستەیەک نامێنێ کەواتە مامۆستا ئەو کارەی داعشیان کرد لە میسڵ بتەکان هەموو لابرد ئەو هەر ئەو سنەتە دووبارەکەنەوە نه ئەوە درۆیان کرد باسێکی تر بوو داعش چۆنەڵێ هۆکارێکی سیاسی بوو بۆ شکاندنی ئەو تمسالانەی کەوا چۆنەڵێ ستیل و حەدیدی تێدایە و دروست کراوە نوسخەت مزەوەرەکەی نوسخە باشەکانیان هەموو برد و لە ئەمریکا و لە ئەوروپا ئێستا ئەیفرۆشنەوە جارێکی تر ئەوە نییە کەواتە مەبەستم ئەوەیە ئەو باسەمان کرد کاتی خۆی وتمان ئێستا تمسال ناپەرسترێ ئەتۆ منت بردە و سەرباسێتر ئێستا جاران هەموو سەنەمێک تمسال بوو ئێستا هەموو تمسالێک سەنەم نییە ئەوە نەبڵێ خەڵک بشێت تمسال بستم هەر ئەوەیە مامۆستا جاران هەموو تمسالێک سەنەم بوو وتمان لە هونەرە جوانەکان ئاین جوانیە دوو ئەڵلقەی پێشوو باسمان کرد ئاین جوانیە یعنی چی یعنی گوتمان جاران سەنەمەکان تمسال بوون ئێستا تمسالەکان سەنەم نین کەواتە پێغەمبەران هاتن بۆ لادانی ئەو سەنەم بۆیە پێوترێ سەنەم بۆیە پێوترێ بت چونکە کردوان بۆستە ئەیانگوت بۆچی ئەم بتانە دەپەرستن دەیگوت کاکە عەقڵمانێ خۆمە نایپەرستی ما نعبدوهم إلا ليقربونا إلى الله زلفى بۆی نزیکمان نانا خدا دەڵێ کەس مەخەنە بینی من نزیکی نییە إني قريب أجيب دعوة الداعي ونحن أقرب إليه من حبل الوريد نزیکتر کەواتە خوا سبحانه وتعالى ناوی القەریبە نزیکە لە تۆ لەبەرەوە پێویست ناکە واستە بخەیتە بینی خۆت و خوددا ئەم واستانە ئەمڕۆ چێە بورجێکە خەیتە بینی خۆت و خوددا شێخێکە خەیتە بینی خۆت و شێخ نا چونکە ئەو هاوڵاتیش قسێ جوانی کرد شێخ ئەوەی ناوی شێخ بێ ئینسانی باشە ئەوەی ناوی مەلا بێ ئینسانی باشە هەندێک کەس ناوی مەلا و ناوی شێخ دەبن هەندێک کەسی خراپ فێڵباز جادوکەر فاڵچی ناوی خۆیان دەنێن شێخ یان مەلا ئەوە مەبەستە جا لەبەرەوە خوا سبحانه وتعالى ئەمەی فێر کردین کەوا لە قورئانەوە دوعا هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر خەڵک لە بارودۆخێ بووە دوعاکەی فێر دەکرد پارەی لێوەر نەدەگرت و بڵێ ئەو نەشیکەیتەوە ئەڵێن نەیکەیتەوە زۆر دوعا هەیە لە سەردەمی کۆنا گوتوانە نەیکەیتەوە دوای گەورە بووین کردمانەوە دوعای دایکمان باوکمان وەڵام من کردمەوە سێرەکەم هەمووی ڕەمزە و نازانم یعنی تەلمیخا و بەبلیخا و هەر نازانەوە چییە ڕەمزە و حرفە و ئەمە چیەکەی خەڵک چۆن بەوە ژیاوە چۆن ئەمە چی بۆ تۆکە زانست دنیا ساردە دنیا گەرمە فیزیایە کیمیایە قەدیم نەیانزانیوە پێغەمبەران هاتوون ئەم قەوانینانیان فێری خەڵک کردووە فێری ئەو خەڵکیان کردو لەبەرەوە خوا سبحانه وتعالى تأكيدي لێ کردینەوە بە چاوی ڕەخنەگرانە بڕوانی ئەم دیاردانە خدا فەرمی ولا أقسم بالنفس اللوامة خدا لەگەڵ نفسی لەوامەیە یعنی چی ئەو نفسەی لۆمەی خۆی دەکە ئەو نفسەی هەموو ڕۆژێ بە خۆی دەپرسێ ئەرێ من بۆ بڕام بۆ شتە کرد بۆ بڕا بەوە دەکەم بۆچی ئەو ساڵە ئەوهام کرد بەردەوام ئەبێ لەم بابەتانە دەرچین ساف و جوان و ڕێک و پێک و زانستیانە لە دنیا تێبگەین لە ڕێساکانی دنیا تێبگەین لە یاساکانی دنیا تێبگەین ئەو کاتە زۆر واضح دەبێ بۆمان کە ئێمە بەپێی ئەم یاسایانەی کە خوددا بۆ گردوونی داناوە لێ تێدەگەین یعنی وەختی خوددا دەفەرمێ فعال لما يريد بەڵێ خوددا هەرچی بێ هەر ئەوە دەبێ بەڵام بەچی بە کۆمەڵە یاسایەک کە ناوی ناوە سنن ولن تجد لسنة الله تبديلا ولن تجد لسنة الله تحويلا أو لسر أم زاوية أو لسر أم زاوية لبلي صدي سدي دەبێ بە هەڵم یاسایە و لەسەری دەڕۆین ئیتر بەو شێوازە دەبێ ئێمە کە خوددا فەرمی ئەمە کاری خوددایە زانایانی پێشووی ئیسلام و غەربی ئێستا ئەوە بیرەکەن دەڵێن یعنی یاساکانی خوددا لە گردون بدۆزنەوە و کاری پێ بکەن بەڵێ مامۆستا و قسانەی جەنابەتێکی هەموو ئەچتە بن بازنەی ئەوە کە وشیاریە ئەمە وشیاری بۆ خەڵک دروست ئەکەن بەڵام لە ڕووی یاساییەوە مامۆستا چ ئەرک ئەکەویتە لەسەر حکوومەت و دەم و دەستگاکانی حکومی لە بواری یاساوە چی بکەن بۆ ئەوە باشە ئەمە هەم وەکو بابەتەکانی ترە هۆشیاری هەبێ و یاساش ئەبێ هەبێ هۆشیاری بۆ ئەو کەسانەیە کە لە ڕاستیدا ینی چۆنەڵێ بە قسەد دەکەن بەس هەندێک کەس هەیە بە قسەد ناکات هەندێک کەسەیەکەوێتە حاڵەتێکی ناومێدی ملەنێ بەو حاڵەتانە و هەر دەچێت لەگەڵ ئەو حاڵەتانە هەر دەڕوە لەبەرەوە حکوومەت لە زۆربەی وڵاتانە ماوە ناماوەیەک لە وڵاتی مەغریب کابرایەک پەیدا بێت دەستە سینگی خەڵکە داڵێ دەستی من کارەباییە و هەموو نەخۆشیەکانتان ئەبا ئەمە فێڵە مەفێڵە
لەبەرەوە هۆشیاری زۆر گرنگە ئەمڕۆ خەڵکمان ئەکادیمیە بەداخەوە خەڵکمان هەیە مامۆستای قوتابخانەیە بڕوای بە هەندێک لە خوراافات هەیە ئەم جلە ئەمڕۆ لەبەرم کرد بەرنمەکەم باش بوو ئەرە تۆی هەر ڕۆژی جلێ لەبەر ناکەین هیچ پەیوەندی چێ بە قسەکانمانەوە وڵا ئەم جلم لەبەر کرد باشم جوابدایە ئەو بۆیم باخە و ڕێباتم بەست ئەوە خراپ بوو ئەو پێڵاوم لە پێکرد سەفەرەکە نازانم چی بوو بەم ڕێگایە چوم ئەوە خراپ بووە بەمانە هیچ ئەسڵ ئەساسی نییە باشە مامۆستا لە جیهانی موسڵماناندا با بە گشتی بڵین یعنی ڕەنگە ئەو شتە هەبیتن هەندێک بڵێن پاڵدەری دینە و تێگەشتێکی خەلەتە بوو دین بەڵام مامۆستا لە ئەوروپا کە گەشتی ئەو ئاستی پێشکەوتن جەنابەت باس کرد کە لەوێن دەریش ئەو شتانە هەیە بزەبت ئێستاش لە ئەڵمانیا بڕۆ ئەو ئەوروپا بچۆ ئەڵمانیا بەڵام لە ئەڵمانیاش دەبینی خەڵکێک ئێستاکە هەر وەکو لای ئێمە لە کاتێکی دیاریکرا و مانگێکی دیاریکرا و شتێک دەشکێنێ لە مانگێکی ترا شتێک کارێکی تر دەکات لە شتێکی ترا بڕای وایە مەسەلەن زۆرێک لەو شتانی ئێمە یعنی خوێفرە نەداتە سەر ئەرزیان لە تاریکیا تەماشای ئاوێنە نەکە بەڵام وەکو گوتم ئەمە خەڵکەکەی خوارەوەیە بەس ئەڵمانیا بەمانە پێش دەکەوێ نا خۆیسە بچیتە ئەمریکا بڕۆی خەڵکی وا و گەنجی وا ئەبینی ئاگای لە دنیا نییە سەرخۆشە و خەریکی تلیاک و مخدراتە خەڵکێکی تریش لەو ئەمریکایە خەریکی ئەم بورجوشتانەیە خەڵکێکی تر خەڵکی سحرە بەس ئایا ئەمریکا بۆتە هێزی یەکەم بەوانە نا بە عاقلەکانی ئێمە دەبەن ئەوێ ئیش بەوانە دەکەن اینجا شتە خراپەکانی خۆشیان بۆ ئێمە دەنێڕ مەش بڕای پێ دەکەین لەبەرەوە زۆر گرنگە بزانین فەرقی ئێمە و ئەوروپا چییە لێرە خەریکە بڵێم عاقلەکانیشمان بڕوا بە خورافات دەکەن لە ئەوروپا نەعاقلەکانیان بڕوا بە خورافات دەکەن ڕەش و ڕوتەکانیان بڕوا بە خورافات دەکەن عاقلەکانیان بڕوایان بە زانستە و بڕواشیان بە خودای تاک باشە مامۆستا دەستتەن خۆش بۆ بەرسەردانەوان هەمی پرسیارە و هەر سەخ و سەلامەت بین ئینشەڵڵا بینەرین بەڕێز ڤی ئاوایی هاتینە دومایاوی خەڵکی و دێوەهێلین بن چاودێریە خودای مەزن و دولوان زۆر سپاس بۆیان هێژە کە بینەرمان بوون و زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێژی کە دیگەلمەتماندی بوون هەر ساخ و سەلامەت بن تا خەلەکەکە دی بگەینە فێک بمینم خێر